يا الله داوا لێ دەکەم بە گەورەی و ڕەحمەتی خۆت ڕەحممان پێ بکەی. یا الله وجدانێک لە ناخماندا دروست کردووە، خوایە وجدانمان بە زیندوی بمێنێتەوە. یا ربی خوا مافی کەسمان نەکەوێتە لا، مافیشمان نەخورێ لەلایەن کەسەوە، ڕەحممان پێ بکەی یا ئەرحەم الراحمین. یا ربی خوای پەروەردگار کاتێک کە دەگەڕێینەوە لای تۆ خوا مافی کەسمان لەسەر نەبێ. یا ربی خوا تاعەت و عیبادەتمان بەهۆی زمانی خراپمانەوە قسەکردنمان لەسەر خەڵک نەدرێ بە خەڵک، مایەپوچی قیامەت نەبین، خوای مفلیسی قیامەت نەبین بەهۆی ئەم زمانەمانەوە، بەهۆی دەستبردن بۆ ماڵی خەڵکەوە. یا ئەرحەم الراحمین بە پاکی بژین، بە پاکی بمرین، بە پاکی بینەوە دیوانی تۆ، لە گوناه و کەم و کوڕیەکانمان خۆش بی. یا شافی یا الله شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی. یا ربی خوا شیفای هەموو نەخۆشیەکانمان بدەی و شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی. یا الله دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی، ئەوانەی دڵ بە خەمن چاو بە فرمێسکن خوا دڵخۆشیان کەی. هەر کەس کێشە و گرفتی هەیە یا ئەرحەم الراحمین بێ بەهانا و هاواری هەموو لایەکمانەوە هەموو کێشەکانمان بۆ حەلکەی، هەموو گرفتەکانمان بۆ چارەسەرکەی. آمين 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 والحمد لله رب العالمين.